بسم الله الرحمن الرحيم الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم. ئاستی خدای پەروەردگارتان لەوێت بیسەرانی ئازیز پێتان دەگەین لە بەرنمەیەکی دەنجی تایبەت بە زانستخوازان، ئەوانەی دەیانەوێت دەست بە داواکردنی زانست بکەن یاخود ئەوانەی دەستیان پێکردووە بە تایبەت لە زانستە شەرعیەکاندا، ئەو زانستە شەرعیانەی کە بەشێکی واجبە لەسەر هەمومان، بەشەکەی تریشی واجبە لەسەر هەندێکی تر لە خەڵکی. ناونیشانی سەرەکی بابەتەکەمان ئەوەیە چۆن ببین بە زانستخواز کە لە سێ تەوەری سەرەکی پێک دێ. تەوەری یەکەمیان پێش ئەوەی ببی بە زانستخواز پێویستە چی بزانی، تەوەری دووەمیش پەیژەکانی گەیشتن بە زانست چین، لە تەوەری سێیەم ڕێگریەکانی بەردەم بە گەیشتن بە زانست چین. بۆ وەرگرتنی کۆمەڵێک زانیاری لەسەر ئەم سێ تەوەرەیە میوانداری بەڕێزکا قازی محەممەد وان کردووە. بەخێر بێ کا قازی. بەڵێ بەڕێزان، دێنە سەر بابەتەکەمان. تەوەری یەکەممان ئەوە بوو کە پێش ئەوەی ببی بە زانستخواز پێویستە چی بزانی. مامۆستا قازی وەک دەزانین پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمودێکی هەیە کە فەرمیەتی من حسن الإسلام المرء تركه ما لا يعني، واتە لە چاکیەتی ئیسلامەتی کەسێک ئەوەیە کە واز بینی لەو کارانەی کە پەیوەندی بەو نییە و سوودی بەویش نییە. ئەوە قۆناغی یەکەمە لە خۆبەرەوە پێشبردن لە زانستخواز بوون، ئەوش ئەوەیە ئەتەخلیە، واتە پاکردنەوە، خۆ پاکردنەوە لەو کارانەی کە هیچ سوودەشی لە بۆت نییە، وەکو لە فەرمودەکە باس کرایە. بەڵام ئەگەر تەرکیز بکەین دەبینین لە دوای قۆناغی پاکردنەوە ئەو کارانی کە سوودی بۆمان نەبوازمە لە هینە، کەسی زانستخواز کە حەز دەکە ببتە بە زانستخواز فەراغێک لە ژیانی دروست دەبی، کارە خراپەکانمان واز لە هینە ئەدی چی بکەین. جاوەکو دەزانین یەک لەو کارە گرنگانەی کە پێویستە دەستە قۆناغی ئەتەحلیەوە تا ڕازاندنەوە بریتێ لە زانست. جا هەنگا و پێشەکانی زانست زۆرن. تەوەری یەکەمی ئێمەش ئەوەیە پێش ئەوەی ببی بە زانستخواز پێویستە چی بزانی. مایکەکەی دەدەین بە جەنابتان کە پاسەچی ئەو تەوەرەمان لە بۆ بکەن. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. داوا كان بەخوای گەورە ئەم بابەتە دەنگیەمان بۆ کاتە توێشی قیامەتمان زۆر سوپاسی جەناب دەکەین کاک ئەحمەدکەوە ئەو هەڵەت ڕەخساندکەوە پێکەوە تاوتوێی بابەتێک بکەین کەەوە بابەتێکی گرینگە، بابەتێکی هەستیارە، پێویستە هەمومان یان ئەو کەسانەی لە سلکی یان لەو ڕێگایەدان کەوا دەیانەوێت بگەن بە زانستی شەرعی، پێویستە هەمویان شەنوکەوێکی ئەم بابەتە بکەن، ڕۆژێک لە ڕۆژان دابنیشن یا گوێ بگرن یان ئەم بابەتە بخوێننەوە، هەتاوەکو زیاتر و زیاتر برەو بدەن بە زانستەکەیان، بۆی بە جوانترین شێوە بگەن بە زانست وە لە لای کەسانێک بخوێن کەوا لێی فێری زانست و زانیاری بن. بۆی ئێمە سەرەتا زۆر تەفاسیلی نادەینە ئەم بابەتە کەوا زانست چییە یان بەرەکەت و خێری زانست چییە. هەر بە ئاەتەکانی پەروەردگار دەست پێ دەکەین کەوا خوای تەعالە ئەفەرمێ يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. ئەو کەسانە بەرز کراونەتەوە کەوا خاوەنی زانستن و ئیمانیشان هێناوە و بەهۆی کۆمەڵێک زانستەوە ئەم وایان لێ هاتووە بگەن بە ئاستێک لە ئاستی زانست کەوا خزمەتی دینەکەی پێ بکەین. و ئیبن عەباس کە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرموێت زانایان لەسەر و ئیماندارانن بە 700 دەرەجە، یعنی بە 700 پلا بەرزترن لە ئیمانداران. بەڵێ ئیبن عەباس ڕەحمەتی خوای لێبێ وا ئەفەرمێ کەوا ئیمامی موسلیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ مانای ئەم ئەسەرەی تەخریج کردووە لە کتێبەکەی خۆیدا و ئەفەرمێن لە نێوان هەر دەرەجەیەک بۆ دەرەجەیەکی تر یان هەر پلەیەک بۆ پلەیەکی تر 100 ساڵە
ئەمە پێمان ئەڵەیەکەوە گەیشتن بۆ ئاستەیکەوە ئێمە بتوانین ببینە یەکێک لەو کەسانێکەوە ئەم دینە ئیسلام بەرزەکەینەوە هەوڵدانە بۆ ئەوەی ببین بەزانە، بەڵام بوون بەزانە کۆمەڵێ ڕێکار یان ببین بە کەسێکەوە شەن و کەوی زانست بکەین بتوانین سوود بە خەڵکی بگەێنین، نەوەک بغۆرایی بمانگرێت و خۆمان لێ بێت بەزانە و کەوا زانە نەبین. ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورەیە لە درێژی ئەم وانە دەنگیانەدا ئێمە وەکو ئەڵەی بەرهەمێک یان ئەنجامێک ئەخەینە ژێر دەست و بەردەستی هەموو گوێگران کەوا سوودمەند ئەبن پێی، یان ئەگەنە ئەوەی کەوا ئەزانن لەسەر ئاستێکتان پێویستە چی بکەن وە ئەو ڕێگایانە چین کەوا پێی بگەم بۆی بتوان ئەم بەرهەمێکیان هەبێ بۆ ئەوەی لە دوای خۆیان هەر لە سوود و قادانجەکەی بەرهەم وەربگرن. هەروەکو خوای گەورە لە ئاياتێکی تدا ئەفەرمێ قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون، ئەو کەسانەی کەوا ئەزانن و زانان و لێزانن وەکو ئەوانەکەوە نازانن طبعاً فەرقێکی زۆریان هەیە. یان ئێمە پێویستە ئێمە لەو کاتە داینکەوا بین شەن و کەوی ئەم بابەتە بکەین پێویستە بپرسین، هەروەکو خوای گەورە ئەفەرمێ لە ئاياتەکەی سوورەتی نەحلدا فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون، بپرسن لەوانەی دانان زانان ئەهلی ذیکرن. ئەهلی ذیکر ئەو کەسانکەوە خاوەن ژیری و یان زانستن بۆ چونکە إن كنتم لا تعلمون چونکە ئێوە نازان پێویستە لەوان بپرسن. یان خوای گەورە ئەوکڕونە لە سوورەتی عنکەبوتدا ئەفەرمێ وما يعقلها إلا العالمون. ئەمە ڕوون و ئاشکرایی. یان خوای گەورە ئەفەرمێ إنما يخشى الله من عباده العلماء، یان خوای گەورە ئەفەرمێ بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم. ئەم ئاياتانەی کەوا ڕوونکەرەوەنە بەیناتن بۆنتە ڕوونکردنەوە هەمووی في صدور الذين أوتوا العلم، لەناو سینگ و ناخ و سینە و کەسانەدا کەوا خاوەنی زانست و زانیارین. ئێمە بمە ڕوو نەبێتەوە کەوا بە هۆکاری ئەم ئاياتەی سوورەتی بەینا کەوا خوای گەورە ئەفەرمێ أولئك هم خير البرية، ئەو لە سەرەتادا ئەفەرمێ أولئك هم خير البرية. جا لە ئاياتی کۆتاییە خوای گەورە ئەفەرمێ ذلك لمن خشي ربه، ئەو کەسانێک کەوا لەخوا ترسن لەخوا ئەترسن ئەو کەسانە خاوەن زانست و زانیارینە. جا ئێمە بەم ئاياتە بۆمان ڕوون بۆ کەوا زانیان ئەو کەسانن کەوا لەخوای گەورە ئەترسن خاوەنی عیلم و معریفەتن و باشترینی خەڵکانن و هەڵبژێراوی نێو خەڵکانن. جا ئەمە کەواتەمە مستەقازی بەڵێ ئەو کۆمەڵە ئاەتێکە خینتۆمانەی ئەوەی دەگەینی کە هەند زیاکاریەک دروست دەکات بەڵێ لەمابەینی کەسێک کە علمی هەیە و علمی نییە. ئەسلی ئەو زیاکاریە ئەوەیە ئەو خەشیەتەیە کە دروست دەبی حتمما خەشیەت علم زیاترە، چونکە ئەو کەسەی نەزانیشە ئەتوانێت زانست بەدەست بێنێ، بەڵام گرنگی لێرەدا ئەوەیە کەوا زانست و نەزان و ئەهلی علم و جوزدا ئەکاتەوە ئەوانە کەوا خەشیەنە خواناسن عاریف بیلانە، ئەوانە باشترین کەسانێکن کەوا خوای گەورە بناسن. کەوات ئێستا گەیشتینە خاڵک هەموو ئەو زیاکاریەی کە لە قورئاندا هاتێ لە مابینی ئەهلی علم و ئەو کەسانی کە علمدارینە خەشی خوایە. بەڵێ هەروەکو ئەو ڕوون و ئاشکرایەکەوە نمونەیەک بێنینەوە ئەجێڕنەوە کەوا کاتێک دایکی ئیمامی مالیک ڕەحمەتی خوای لێبێ کەوا ئیمامی مالیک هەموو ڕۆژێ کەوا جلی لەبەر ئەکرد و عەمامەکەی لەسەر ئەنا و فەرمانی ئەکرد بڕوا بۆ وانەکانی چێ ڕەبیعەی کوڕی عەبدوڕەحمان کەوا یەکێکە لە تابعین پێ ئەفەرموو ئەی کوڕە شیرینم بڕۆ لەگەڵ ڕەبیعەدا دابنیشە وخذ من آدابه ووقاره وخشوعه،
ئەگوت بڕۆ فێر بە پێش هەموو شتێک ئادابی لێوە فێر بە، سەکینەت و ڕێز و احترام و ترسی خوای لێوە فێر بە، پێش ئەوەی چی ئەن تەأخەذە من علمی، پێش ئەوەی کەوا بچی زانستی لێوە فێر بی. ئەمە کڕۆکی هەرە بابەتەکەمانە. واتە کاتێک زانایان دەستیان کردو بە زانست سەرەتا چوونە چی فێربوونە لێیانەوە، چوونە خەشیە یاخود بڵێن ترسی خوا و بەندایەتی و فێربوونە. جا ئێستا ئێمە دەبێت بچین زانستخواز پێویستە بڕوە بگەڕێت بە دوای ئەوەیدا ئەو مامۆستایی هەڵی ئەبژێرێ لە ئاستێکی بەرزی تەخوادا بێ، لە ئاستێکدا بێ کەوا لە خواترسانی پێوە دیار بێ. وەکو ئەو کەسە بێ ها زۆر مەشهوورن فڵانە کەس کاتێک تەماشای ئەکەی خوای گەورە دێتەوە بیر، واتە سیماهم فی وجوههم من ئەثەری السجود لە دمچاویەوە دیار بێ. ئەو مامۆستایانە زۆرن، پێویستە ئێمە بیان دۆزینەوە لە خزمەتیاندا بخوێنین. زۆرێکمان هەنە بە علمێکی زۆر و زانستێکی زۆرەوە غرورە بن و لە کۆتایی تەمەنیاندا یان لە کۆتایی ڕێحلەتی علمیاندا تووشی هەفۆیەک ئەبن و لە ڕێیەکە لە ئەدەن. ئەمێکێکە لەوانەی کەوا چییە ئێمە دەبێت تاڵیب علم تێبگا ئەم زانست و زانیاریە ڕۆژێک دێ تۆ ئەبێ پێی تاقی بکرێتەوە، ئەویش بەم تەخوایەیەکەوە ناخدا. هەر بۆی ئیمامی شافعی ڕەضا ڕەحمەتی خوای لێ بێ قسەیەکی زۆر جوانی هەیە لەبارەی زانایانەوە، لەبارەی دانایانەوە کەوا ئیمامی بەیهەقی بۆمانی ڕیوایەت کردووە کەوا ڕزای خوای لێ بێ کەوا ئەفەرمی ئیمامی شافعی فەرمیوێتی ئەڵێ ئەگە إن لم يكن فقهاء عاملون أولياء الله، ئەگەر بێت و فقها و زانایان و کەوا خوازان و کارکەرانی ئەم دینە ئەولیای خوانە بن، فليس لله ولي، ئەوە خوای گەورە پێی شێوەیەک وەلی و شاو چاکی نییە. ئەمە چیمان پیاڵێ مام ساحمە پێمان ئەڵەیەکەوە ئەم زانست و زانیاریە ئینسانێک دروست ئەکا سیماهم فی وجوههم من أثر السجود. چی ئەو ئاەتەمان بەبیر دێنێتەوە کەوا خوای گەورە لە سوورەتی حوجراتدا لە ئاەتەکانی کۆتاییە ئەفەرمێ ماشەڵڵا ئاەتەکەم ناتەوە بیر بازەو دەکەکەوە ئێمە ئەم قورئانەماندا چایەکان و نیان توانین هەڵە بگرن، بەڵام دامانە مرۆڤەکان بۆی هەڵی بگرن، ئەم بارە قورسە هەڵبگرن بۆ ئەوەی بتوانن بە تەواوەتی و بە چاکی ئەم بەرنامەی خوای پەروەردگار جێبەجێ بکەن و لە کاتی جێبەجێکردنیا بتوانن بە چاکترین شێواز بە باشترین شێواز ئەمە جێبەجێ بکەن. جا مامۆستا ئەحمەدی بەڕێز ئەمە پێمان ئەڵێ کەوا ئێمە پێویستە لە مامۆستایانمان لە زانایان و پیاوچاکانمانەوە ئێمە فێر ببین هەروەکو ئیمامی عومەر ڕضا ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێت لە بەهەمان شێ ئیمامی بەیهەقی بۆمان ڕیوایەت ئەکات ئەوەیە کەوا چی ئەفەرمێ تعلموا العلم وتعلموا له السكينة والوقار. ئێمە دەبێت پێش هەموو شتێ بچین علم پێش ببین، بەڵام علم و زانیاری فێر ببین بۆچی؟ بۆ سەکینەت، بۆ وەقار و ڕێز و قدرەت و خشوع و خواپەرستی. هەروەکو ئیمامی شافعی ئەفەرمێ علم ئەوە نییە کەوا ئێمە بچین تەنها دەرخی بکەین، بۆی ئێستا ئێمە دڕاخمان زۆرە. دڕاخ چیە کاک ئەحمەد؟ ئەو کەسانەکەوە بەس کتژ لەبەر ئەکەن وەکو بەبەغا، ئەمە مهمە، بەڵام العلم ما نفع، بەڵام زانست ئەوەیەکەوە سوود گێنەر بێ، سوود بگێنێت. و هەر بەهەماشی ئیمامی شافعی ڕضا ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ چی ئەفەرمێ والدوام السكينة والوقار وخشوع والورع والطل لله وخضوع. ملكتي وقار سكينة
ترسان لە خوای گەورە، هەیبەت، خاوەن شەهامەت، ئەمانە هەمووی ئەبێ تاڵەبی علمدا ڕوونی بکاتەوە. هەروەکو ئیمامی مالیکیش ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ کە ڕەحمەتی خوای گەورە ڕژێ بەسەریان ئەڵێ حەقە لەسەر ئەو کەسانەی کەوا بدوای زانست کەوتون وێڵن بدوای زانستدا چی بکەن، ئەبێ وەقاریان هەبێ بە هەمان شێوە سەکینەتیان هەبێ لە خوا ترس من لە کۆتاییە ئەفەرمێ عیلم ئەو شتەیە کەوا ڕۆزیەکی خێرت پێ بدا. ڕۆزی خێر ئەو شتەیەکەوە ئینسان یان زانا کەسی تاڵیب العیلم بتوانێ بە باشترین شێوە ئاگای لەلایەنی ڕستەکەشی بێ، ئاگایلانی خەشیەکەشی بێ. لە سەلەفیشەوە هاتووە ئینشاڵڵا بەمە داخلی بابەتەکە ئەبین و کۆتایی ئەم خاڵەمانە ئەڵێ واجب و حەقە بەمەرە گیراوە سەر ئەو کەسانی کەوا زانان ئەبنە زانا ئەی یەتەواضع لله في سره وعلانیته. ئەڵێ ملکەج بن بۆ خوای پەروەردگار لە کاتی ئاشکرا و لە کاتی نادیا لە کاتێک بەتەنهانە و ئاگایان کە نەفسی خۆیان بێ، حەریز بن بەسەر نەفسی خۆیانەوە و بوەستن لە جێگایەک کەوا کێشەی تێدایە بۆیان. جا ئەمە ئەو کەسانی ئەی گوێگرانی بەڕێز دێرەوە ئێمە پێمان ئەڵێن ئێمە ئەو شتەی پێویستە سەرەتا لە مامۆستایان و زانایانەوە فێر بین چییە؟ خەشیەتە. ئەومانزانی و ئەوشمانزانی کەەوە ئەم علم و زانست و زانیاریە ئەبێ فێرمان بکە خەشیەت چیە، دەخواترسان چیە. بەڵام ئەوەی ئێستا ئێمە دێنە سەری بزانین ئێمە چۆن حەسوکە و لەگە ئەو مامۆستایانە بکەین، چونکە ئەگەر ئێمە لە سەرەتاوە دوو لە ڕووی جەناب و گوێگران ئێمە لە سەرەتاوە بێڕێزی بنوێنین بەرامبەر مامۆستایان یاخود ڕۆژێک لە ڕۆژان بێڕێزیمان نوان دەبێت و لە سەری پەشیمان نەبین و قسەیەکمان کرد بێت و دڵی کەسانێکمان پێ بریندار کرد بێت کەوا قوتابی ئەو مامۆستایان نەبوون و ئەوان تەنها لە بابەتانێکدا کۆمەڵە بۆ نمونە نەپێکانێک ڕوویدابێ ئێمە لی پرسیارەبین و لە کۆتاییدا باجەکەی ئەدەین بەوەی ئێمە نەمانتوانی وە ڕێز و حرمەت و بەرەکەتی زانایانی هەلی علم دەنجا ئێمە ئەیکەینە دوو بەشەوە ئێمە بزانین چۆن ئەدە بنوێن پێشەوەی بێسەرەوە خاڵی هەر لەسەر خاڵی پێش و کورتەیەک ئەمە گوتمان پێش ئەوەی ببی بەزانست خواز پێویستە چی بزانی. گوتمان تەخلیەمان هەبوو تەحلیەمان هەبوو جوانە لە قۆناغی ئەتەحلیە گوتمان پێویستمان بەزانستە، بەڵام لە تەوەریەکەمان ئەوەشمان دەرخست کە پێشی ئەوەی زانستی بەدەستن کۆمەڵە شتی دیکەشمان هەیە. کاتێستا تو لەو کۆمەڵە بەسەرهاتێک کە جێڕاتەوە ئەومان لە بۆ بەدەرکەت کە تەنها ئەوە نییە بچی لە لای مامۆستای کتێبێک بخوێنی و لە خزمەتی دانیشتی و ئەو کتێبێک کە لەو مامۆستای دەخوێنی لەبەری بکەی دوای بە خەڵکی دیکەی بڵێەوە کۆمەڵە گەڕێکاری دیکەشمان هەیە لە پێش قۆناغی فێربوونی علمەکەی پێویستە بیزانیوەکەوەی جەناب دامەژت پێ کرد، مەسەلەن لە ئەدەبەکەیان لە وقارەکەیان لە خواترسانەکەیان کەواتە ئەو چەند خاڵێک بوو لەسەر ئەتەحلیە خۆڕازانەوەی فێرخواز پێش ئەوەی بکتە پێش ئەوەی داخلی زانستەکان ببی. کات ئێستاوە بزانم جەنابەت دێ سەر یەک لەو خاڵانە کە گوتت ئەو ئەدەبەی کە بەرامبەر ئەو شێخی کە لە خزمەتی دەیخی فەرموو دەست پێ. زۆر ڕاستە فەرمووی کاک ئەحمەدی بەڕێز، بەڵام ئێستا ئێمە دێینە سەر گرنگترین خاڵ. ئێمە ئەدەبمان چۆن بێن بەرامبەر ئەو مامۆستا و زانایانە. خاڵی یەکەم بەرامبەر ئەو مامۆستا و زانایان و دانایانەی کە وەفاتیان کردووە دەکەینە دوو بەشەوە. بەش یەکەمیان ئەو زانایانەی کەوا وەفاتیان کردووە و ئەو زانایانەی کەوا ماون ئەدەبمان لەگەڵیان چۆن بێت و وە زانایان چۆن لەگەڵ مامۆستایانی خۆیان عەفوەن ئەدەبیان نواندووە. ئەمە یەکێکە لەو خاڵانەی کەوا پێویستە ئێمە هەڵوەستێ سەر بکەین. خاڵی یەکەم پێویستە ئێمە ئەمانمان خۆش بوێ،
بۆچی چونکە ئەوان تینە العلماء ورثة الأنبياء والسادة الأتقياء زانایان وەکو دەڵێ گەورەی لەخوا ترسەکان و جێنشینی پێغەمبەران ئێمە پێویستە خۆشمان بێن ئەڵێ بەڵام هەروەکو ئیبن مبارەک ڕضا و ڕەحمەتی خوای گەورە لێبێ ئەفەرمێ ببنە کەسێکی زانە یان ببنە کەسێکی فێرخواز یان ئەگەر نابنە هیچیان ئەوانتان خۆش بێ ئەگەر ئەتوانی ببە زانە ئەگەر ئەتوانی ببە فێرخواز ئەگەر هەرنا ئەوانت خۆش بێ ئەڵێ مەبە چوارەم یعنی ژیان بوەستی بۆ فەتەهلەک ئەوە هیلاکەتیە سەنگەر بگری لە زانایان و دانایان و بێی بە دوای هەڵەکانیان بی ئێمە من ئستەبین دانیشین باسی ئەو هەڵانە بکەین بۆ نمونە کەوا ئیمامی شافعی و ئەحمەد و ئەمان کردوانە ئەو هەموو چاکە و بەرەکەت و علم و فەزڵ و بەرەکەتەی کەوا ڕژاندویانە بەسەر زانستخوازان و هەتا ئێستا خێرە نەبراوەکە بۆ ئەوان بڕاوەت و ئێمە بین دەستکەین بە زەم و لێدان و شکان و نزمکردنەوە و دابەزاننی ئەوان ئەمە یەکێکە لەوانەی کەوا فێرخوازانی تێکەوێت بەهۆی هەڵەیەکی بچووکی زانایەک کەوا خوای گەورە لیان خۆش بێ ئینشاءالله کەوا خزمەتێکی گەورەیان کردو لەبەر کۆمەڵە بابەتێکی جوزئیاتدا ئێمە حب و وەلاء و وەکو پشتیوانیمان لەوان بخەین و وە ڕوومان لەوان بگێڕین ئەمە کۆمەڵێک شتمان پێ ئەڵەیەکەوە بۆ نمونە لەمانەی کەوا بۆمان ڕوو نەبێتەوە ئەمانە ئەبێ ئێمە ڕێزیان بگرین وە خاڵێکی تریش وە لە خاڵەگەنیەکان تەوقیڕهم و احترامهم ئەبێ ئێمە چی بکەین ڕێزیان بگرین و بەرزیش تەمەشایان بکەین هەروەکو خوای گەورە کاتێک هات و ئادەمی فەزڵ کرد بەسەر مەلائیکەتدا بەهۆی زانست و زانیاریەکەوەیە و بەهۆی ئەو علمەوە بوو کەوا پێی بوو هەروەکو خوای گەورە سوورەتی بەقەرەدا ئەفەرمێ وعلم آدم الأسماء كلها ثم عرضهم على الملائكة فقال أنبئوني بأسماء هؤلاء إن كنتم صادقين بۆ چونکە هەموو مەلائیکەتەکان عەجزیان کرد نەیانتوانی کەوا بانگی بۆم خوای گەورەی یاخود بەم شێوازەی کەوا ئادەم بەو شێوازی تەشریف و بەڕێزەوەی کەوا خوای گەورە ناوی هێنا ئەمەش بەشێک بوو لە ڕێز و نەوازش کەوا بۆ ئادەمی نوان وەرەکو خوای گەورە ئەفەرمێ قال يا آدم أنبئهم بأسمائهم دواتریش فەرمووی وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا ئەمە باشترین و گەورەترین بەڵگەی بۆ ئەوەی کەوا ئەو کەسانی کەوا خاوەن ژیری و علم و زانستن جیا ئەکاتەوە لە خاوەنی ئەو کەسانی کەوا ڕێز لێن نەگیراون هەل یەکێک لەوانەکەوە ئیبلیس بەو علم و زانستی کەوا بغڕابووی وتی من کەوا من لە خەلەقتەنی من نار وخەلەقتەه من طین ئەمە هات و کیبڕی نوان بەرامبەر زانای گەورە و دانای دانایان کەوا خوای متعالە کەوا حەکیمە و عەلیمە و ڕەحیمە و بە هەموو سیفاتە بەرزەکان تێیدا جێبەجێیە هات کەمی نواند و ئەو ڕێز و نەوازشەی هەی بوو لە دەستیدا هەروەکو پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ لەیسە منا من لەم ئەو کەسانە لە ئێمە نینە کەوا ڕێزی گەورەکان نەگرن و یەرحەم سەغیرەنا و بە بەزەین
نەگەن نەبن لەگەڵ بچووکەکاندا و هاوڵان و نەزانن ئەو کەسانی دانانە و زانانە مافەکانیان پێ بدەن. کاتە مامۆستا قازی ئێستا لێرە ئەو بەسەر هاتێکە لە نێوان ئیبلیس و مەلایکەتەکان و ئادەم ڕوویدا بەڵێ وەکو بڵێن تەدەڕوزێکمان نیشان دەداتن. بۆ نمونە خوای گەورە ئاژەڵەکانی خەڵق کرد بەڵێ و مەلایکەتی خەڵق کرد لە سەروی پلەی ئاژەڵەکان و ئادەمیشی خەڵق کرد بردیە سەروی پلەی مەلایکە بەهۆی ئەو عیلمەی پێیدرا. واتە لێرە سێ تەدەڕوزمان لە بۆ دروست بوو. بەڵام خاڵە چتکەشت ئاماژە پێکرد کە ئیبلیس بوو. ئەگەر ئەوها بەڕووکەشی بڵێن خوای گەورە بەهۆی علمی ئادەمەوە پلەی ئادەمی بەرز کردەوە ڕاستە، بەڵام ئەهان لێرە دوو جیاوازەکەمان لە بۆ دروست دەبی کە ئادەم بەهۆی زانستەکەی بەرز بووە بەڵام ئیبلیس بەهۆی زانستەکەی کەوتە ژێرەوە. بەڵێ ئەومانەی ئەوەی دەگەینی کە زۆر زانست بەرزت دەکاتەوە و نزمیشت دەکاتەوە بۆ ئاستی خوار ئاژەڵ. مامۆستا ئەتوانین لێرە ئەم پۆلنی جەنابەت زۆر گەورە تەماشا بکەین، بەڵام لەمە گەورەتر شتێکی ترە. دواتر بە هەمان شێوە ئادەم هەڵی کرد چوو لەبەری دارەکەی خوارد، لەبەری ئەوەی خواردکەوە خوای گەورە لی مەنع کردبوو. بەڵام دواتر چی کرد ئادەم هەڵی کرد لە پلەی خۆی ماوە، بەڵام ئیبلیس هەڵی کرد لە پلەی خۆی نماوە. بۆ شاکرێرە دواتر ئادەم پەشیمانی نواند و زەلیلی نواند و داوای لێخۆشبوونی لە بارەکەی خوای گەورە کرد و خوای گەورە خەڵاتی کردەوە بە حەوا و تر ئەم چیرۆکەی کەواواریدا کۆتایی پێات. بەڵام ئیبلیس بۆچی لەو مەقامی زەلیلی خۆی مایەوە؟ سەڕێ و زانستە زۆری هەبوو وتی لە ئەغویەنەهم ئەعجەمین إلا عبادك منهم المخلصين. بۆچی حرەس ئەو ڕێماوە گوتی من هەر ئەو کەسان ئەو بند هەتاوەکو کۆتایی دنیا هەتاوەکو ڕۆژی حساب و حەق و حساب دێ هەمیان منە سەر ڕێ لە ئەبەم، هەمیان هەڵە خەڵەتێنم، هەمیان بۆ ڕێت چەوتەکە بانگەکەم بۆ لەبەر ئەوەی پەشیمانی نەنوان زەلیلین نەنوان بۆی بگاتەوە ئەو ئاستی زانستێکەوە هەیەی. بۆیە دەگەڕێنەوە سەر خارە زەوهەرێکە لێرەدا دەکچی و خەشیە و وەقار و علم و زانست و سەکەنێت و خوشوع و خضوع و وەقارەکە. کاتەگەڵ زانستەک ئەو خەشەیە لەگەڵ نەبی وەکو ئیبلیس نزمت ئەکاتەوە لە قیمەی گەورەیە بەهۆی کیبر و بوغڕایی و علمی زۆرەکەتەوە خەڵک بە بچووک و زەلیل و کەمت سەیرەکە. یان لە باتیەوەی خزمەتی دینەکەی پێ بکەی ئەبیتە دار دەستی کوفر بۆی دژی دینەکە ئیش بکەی. جا ئێمە لەو شتانەی کەوا بۆمان ڕێوایەت کراوە کەوا ئەوەیە کەوا ئیبن عەباس ڕضا و ڕەحمەتی خوای لێ بێ کەوا ئەوەیە قوتابی زەیدی کوڕی ثابت بووە کاتێک ڕێوایەت کراوە بە سەحیح کەوا زەیدی کوڕی ثابت ڕضا و ڕەحمەتی خوای لێ بێ نوێژی ئەکردە سەر جەنازەیەک و ئەو کەسە حامیلی قورئان بوو واتە حافیزی قورئان بوو. کاتێک ئیبن عەباس کە ئەوی بینی چوو خێرا خۆی گەیاندە لای و فەسارع ئیلەیها بە سەریعی خۆی گەیاندە ئەوی و ڕەشمی وڵاغەکەی گرت بۆ یعنی بۆ ئەوەی ڕێز و قودرەتی لێ بگرێ. و ئیمامی زەید شەرمی کرد، یعنی شەرم گرتی بەسایی ئەم تەواضوعی کەوا ئیبن عەباس ڕضا و ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ نواندی و کەوا فەرمی وهو من تواضع محمد الرسول صلى الله عليه وسلم. إمام زيد فرمي أم تحلي عنك أما تخلي عنك أما بربدا أي برا ابن فرموي إما فير كراين هكذا
يفعل بالفقهاء والعلماء ئەڵێ ئێمە فێرکراوین ئاوا تەعامل لەگە زانایان و دانایانمان بکەین ئەویش هەتا کۆتایی بابەتەکە هەتا وەکو دواتر زەید فەرمووی دەستت بەربدا فأخرجها فقبلها زيد ئیتر و ئەویش فەرمووی ئێمە فەرمانمان پێکراوە بەم شێوازە هەڵسوکەوت بکەین لەگەڵ ئالوو بەیتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە سەردەمی هاوڵان و ئەمە ئەو ڕێز و ئەو ڕێزگرتمان لە بۆ مایتەوە کە بەرامبەر ئەو کەسێک کە زانستەچی لێ فێر دەبی لەو کاتیەوە لە بۆمان مایتەوە بڵێ حتما هەروەکو ئیمامی ئەحمەد ڕزا ڕەحمەتی خوای لێبێ کەوا ئیمامێکی هەرە گەورەی موسڵمانانەکەەوە ئەفەرمێ کانە ئەدەبه معش ینی دەڵێ ئەدەب و هەڵسوکەوتی زانای گەورە ئیمامی ئەحمەد لەگەڵ مامۆستاکانی خۆیدا لەسەر و وەصفکردنەوە بە هەروەکو ئیمامی زەهەبی ڕزا و ڕەحمەتی خوای گەورە لەویش بێ هەروەکو کەوا لە ئەحمەدی کوڕی سەعیدی ڕەباتیەوە ڕوایە دەکات ئەڵێ جۆم لێبوو لە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ئەی فەرموو ئێمە ئەم عیلمەمان بەزەریری وەرگرتووە فەلا نەدفەعه ئەڵێ ناتوانین بیدەینەوە خەڵکی و خەڵکیش وەرەگرێتەوە ئیلا بەزەلیلی نەبێ چۆن بەزەلیلی یعنی ئێمە خۆمان مامۆستاکانمان بکەین نەک ئێمە لە ئاستێکی بەرزی مامۆستاکەوە دابنیشین و مامۆستاکە لای خواری ئێمەوە دابنیشین لەو کەسێک کە فێر حتما ئەو کەسێکەوە فێر زانست و زانیاری ئەکات هەنی هەروەکو لەمانەی کەوا بۆ نمونەکەی یەکێک لە نمونەکانی ترکەوە بۆ نمونە ئێمە باسمانەکە ئەمانە هەمووی مانایستی ئێمە دەبێت ئەم زانست و زانیاریە بە گەورەیەوە بە شەهامەتەوە بە ڕێز و قودرەت و خۆشەویستیەوە هەمووی وەربگرین و ڕێزی ئەم زانایانەش بەم شێوازە بگرین یعنی ئێمە لە ئاستێک نەبین بۆ نمونە ئێمە لەسەر کورسی بین مامۆستاکەمان لە ئەرز دانیشتە بێ ئێمە پێ لەسەر پێ بەسەر کجار مامۆستاکەمان دابنیشێ یان کۆمەڵێک بەرامبەر مامۆستاکانیان جگارە ئەکێشن بۆ نمونە مامۆستات بێ لە کۆلێژ لە هەر جێگایەکتر بەڵام کاتێک بابەتی عیلمە بابەتی زانستە فێربوون زانست ئەبێت تۆ بە تاک و بە باشی هەڵسوکەوتیان لەگە بکەیت خاڵێکی تر لە خاڵەکان ئەوەیە ئەگەر کاک ئەحمەد تێ پرسیارێکت هەبێ ئەمەسمە سەر خاڵی خاڵی سێم کاک ئەحمەدیان خاڵی سێم ئەوەیە کەوا ئێمە باسییان بکەین بە چاک و بە جوانی هەروەکو ئیمامی سەلەف ئیمامی تەحاوی کەوا لە عەقیدەکەی خۆیدا ئەومان بۆ ڕوونەکاتەوە دەڵێ زانایانی سەلەف لە پێشدا و لە دوای ئەوانیش تابعین هەمویان ئەهلی خەیر و ئەهلی تاکە بوون هەمویان ئەهلی تێگەیشتن و سەیرکردن بوون لای ئەوانە باس ناکرێن یان باسی ئەم زانایان ناکرێت ئیلا بە جوانی و بە چاکە نەبێت و هەر کەسێکیش بە خراپە یان بە غەیری ڕێگای ئەوان ناویان بێنێ ئەوە چییە کەسێکە لای داوە گۆمڕا بووە بە ڕێگای باوەڕداران کەوا ئەو ڕێگای کەوا خوای گەورە فەرموویەتی نوەلیهی ما تەوەلا وەنوسلیه جەهەنەمە وەساءت مەسیرە ئەمە پێویستە لەسەر کەسی موسڵمانی عامی و ئەو کەسانەی فێرخوازن بە تایبەت کەوا ئەم حەقە ئەم مافە بەسەر زانایانەوە لایەن نەکەن ئەگەر هات و یادیان کردن لە مەجلیسێکدا لە شوێنێکدا لە جێگایەکدا ئەبێ بە باشە و بە چاکە ناویان بێنن بۆچی بۆ ئەمەی پاراستنی عامەی موسڵمانان لەسەر عامەی موسڵمانان پێویستە ناوی زانایان و
ناوی پیاوچەکان بەچاکە بێنێ مەشهورە من عاد لي وليا فقد آذنته بالحرب جاتی وەلیەکی من بکە پیاوچاکێکی من کە ئەو منیش ڕاگەانی حربم لەگەڵیان ڕاگەیاندووە حتمما بۆی بزانن کەەوە ئەمە خوای گەورە لەو کەسانە خۆش نابێ یعنی بێن زانایەک لە زانایەکانی یەکێک لە ئەسفیاکانی خوای گەورە یەکێک لە ئەعلامەکانی هودەت و ڕێگای ڕاستی ئەم دینە یان سەرخەرێک لە سەرخەران ئەم دینە تۆ بێ شکایەتی پێ بکەیت ئەن ناو زانستخوازان زۆر ئەو ینی ئەمەی زۆر مەغبوونە زۆر بێزراوە غیبەتی مامۆستاکردنە ینی لەوێ بەسەر خۆشمانات بێ کاک ئەحمەد مامۆستایەکە زۆر بەڕێزە وەفاتی کردووە هەم چاکەکانی بۆ ئێمە ماون و ئەو حاڵی بینین و هەم هەندێک کەسیش هەنە بەهۆی هەڵەکانیەوە خراپەکانی خەڵکە ناسێنن وا بە خەڵکە ناسێن بۆی خەڵک ڕقی لێ بکەن نازان ئەمانە دێن بە جاهالەت و نەزانیەوە والیەک ئەمانە بەڕاستی لەم سەردەمەدا زۆرێک هەنە کاک ئەحمەد تووشی ئەم نەخۆشیە بوونە هەتا وەکو کەسەکە نەمردووە خزمەتی ناکەم بەڵام دوایی دێن تەلاعوب بە ئەسواتی بە دەنگی بە ڤیدۆی بە ڕەنگی بە ئەقوالی بە هەرچی شتە ئەیکەن زۆرێک لە ئیمامە بە بەڕێزانە درۆ بە ناویانەوە هەڵەبەستن و یاخود بوختانیان بۆ ئەەکەن ئەمانە هەمووی شتێکی بێزراوە زانایان خۆیانیان لێ پاراستووە یعنی بەڕاستی یعنی ئەم ئەهلی سەفوەیە ئەم ئەهلە چاکەکەوە ئێمە بێنویستە دژایەتیان بکەین بەڕاستی شتێکی بێزراوە پێویستە قوتابی زانست خۆی لەمە پارێزێ لای مامۆستایەک وازت لە خوێندن هێنا مەڕۆ مەیشکێنە وە کوردوانە قسەیەکی هەیە ئەڵێ ئەگەر لە گۆمێک ئاوت هەر دوای بەردی تێمەکە هەتا گۆگماوەکە مەشڕخێنە لێڵی تێدا دروست بکەیت و بۆ ئەوەی خەڵکی تریش بەسایی تۆوە ئەم زەخیرەیەک بەڵێڵ بدەین دواتر ئینشاڵڵا دێتە پێشمان ئێمە کاست کە کاتێک باسی ئەمە دەکەین کاتێک زاناکە وفاتی کردووە بەڵام لەگە زیندواندا ئێمە کەسێک هەڵی هێز چۆنگەی تەعاملەکەین دواتر ئینشاڵڵا لە خەڵەکانی دواترە بە درێژی ئینشاڵڵا باسی ئەکەین وای خاڵێکی تریش کاک ئەحمەد گیان ئەبێ ئێمە دائیمە بیری خۆمانی بێرینەوە ئەمانە کە ئیمام بوونە ئەسفیای ئەم ئومەتە بوونە و ئەمانەش شێخی ئەم ئومەتە بوونە ئەبێ دائیمەن ئێمە دوعایان بۆ بکەین ینی ناویان نهێنین بە سووکی بۆ نمونە لە باتی بڵێ ئیمامی شافعی بڵێ شافعی ئەحمەد وای وت بڵێ فەرمووی بەڕێز و ئەنی حورمەتەوە ناویان بێنە بۆ ئەوەی یعنی بە شێخ فڵان مامۆستا فڵان نەک عنی بە سووک ناوی بێنی من گوزەرابێت ناوت مامۆستا ئەحمەد پێ ئەحمەد شتێکی جوان نییە ئەگەر مامۆستاش نەیوی پێت بوترێت کاک یعنی ڕێز و حورمەتەکە بهێڵ درێتەوەیان لە قەوێکیان لێ نەنین پێیان عنی خەڵک بە سووکی ئەو زانانێکەوان نەماون لە ژیانەدا بە سووک تەمەشایان بکرێت ئەبێ کاتێک ئێمە ئەدێین وەڵامیان ئەدەینەوە وەڵام ئەم بۆ منە زانایەک لە زانایان خۆی گەورە لێ خۆشەوە وفاتی کردووە هەڵی کردووە نەی پێکاوە لە یەکێک لە بابەتەکان لێکێک لە هەرە شتە میهمەکان ئێمە چۆن بین بۆ ڕاست بکەینەوە ئێمە نابێ بین یەکسەر ناوی بڵێن کاکە فڵان زانای کوڕی فڵان کەوا مەشهورە بە فڵان ئەم هەڵەیە کردووە لە کاتی خۆیدا هەڵەیە نەی پێکاوە ئەوها نەخێر باشترین ئەدەبەوەی ئێمە ڕاستی بکەینەوە ئەمەیە بین ئێمە بۆمنە بۆ نمونە تێگەشت کاک ئەحمەد فڵان زانان لە بابەتی دەستنوێژدا نەی
پێکاوە ڕێیەکی دی هێن لەبارەی بۆ منە شۆرینی مەسی سەرەوە چۆن ئێمە لە باتی بین نای ئەو زانانە بێنینکەوە ڕێیانە هایە و نای ئەو زانانە بێنینکەوە ڕەدی ئەمانیان داوەتەوە چێشمە دروستکەن لە نێوان ئەم زانە مردووانە پیشانی خەڵکی بدەین ئێم بدەین ئەم ڕێی کەمە هەمە پێم وایە صحیحە فڵان زانە کەوە مەژروع حەوڕەت کراوەیە دێم بێ ئەوەی ناوی کەس بێنم ئەم بابەتە بە درێژی بە بەڵگەوە بە باشترین شێواز بە جوانترین شێوازی ئەکادمی و علمی و زانستی و تێنم بێ ئیفرات و تەفریط ئەم ڕوونەکەمەوە ئەو کەسەیکەوە زانستخوازە دێت ئەیبینێ و ئەو کەسەشیکەوە لەسەر ڕێی ئەو شێخەوە ئەو شێخیان ئەو زانە ئەو عالم ئەو مەزهبەیەکەوە هەمویان ڕەحمەتی خوای گەورە لە هەمویان بێ ئەجمعین پێکەوە کەوا نەی پێکاوە دەی بە تەواوەتی خوێنتەوە تێدەگا کەوا ئەم بابەتە کەوا ئەم لەسەری ئەڕوا بەڵگەکانی سیست و لاوازن ئەم بەڵگە بەخەوەتانە هەن نەک تووەرە ئەو کەسانی کەوا بەڵگەشیان هەیە بۆ ڕەدی جەنابەت بەڵگەکانیان بێنە بڵێ بۆ نمونە بڵێ ئەم بەڵگانەش هەن کەوا بە بەڵگە سەیر ئەکرێن بەڵام لەبەر ئەوەی لاوازن سستن لەبەر کۆمەڵی هۆکار بۆنە ڕیجالەکانی زەعیفنیان ئەمە ئیستیدلالی پێ ناکرێ ناسخە مەنسوخ ئیتر هەر بابەتێک قەزەکە لێرە ئەمەیە بێ ئەم بابەتە بە شەنوکەوێکی جوان عنی بێ بە جوانترین شێواز وەڵامیان بدەیتەوە بۆ ئەوەی کەسێک نییە بە سایی تۆوە سەبی زانایەکە واتە جوێن بە زانایەک بدە هەڵەیەک بەرامبەر زانایەکی مردوو بکە چۆن گردنی خۆی پێ ئازان بکە دواتر چۆن ئەم بارە قورسەر خۆی لا بدە ئەمە یەکێکە لەوە لەوێ زۆر دەکرێت لە کاتی پیشاندانی ئەو خلافە عوزریشان لە بۆ بین حتمما عزام ئێستا بۆ نمونە یەکێک لە ئادابی زانایان ئەوە بۆ کاتێک ئەڵێن کاکە فڵان زانان نەی پێکاوە چۆن وایەن کاکە ژیان ئەو بەڕانی تەواو بەڵگەی پێ نەگەیشت قیمەی ئینساف یان بەشێک زانای تر ئەفەرمون کاکە ئەم بەڵگەیەکی هێناوە بەڵام لای وایە صحیح ئەویش بیزانی وایە ضعیفە کاری پێ نەدەکرێت زۆر بەشیان خۆشیان ئاماژە پێکردی بەڵێ هەر ئیمامیش شافعی ڕەحمەتی خوای لێ بێ مەشهورە قسەکەی ما صح الحديث فهو مذهبي أو قولي أوش الروايات كراوة يتأمانة هموي يكيك لهرة أمي لهرة اشتغلين كان كمان بيوست برامبر زانيان تصاوب بكريت وخالي كتير لخالة هرين كان كاك أحمد يبرد كوا و أويا كوا إما بتشين فضل وقوري أم زانانا فضل يان توقير هيبة جلالة يان بخلقي بناسنين بلغاي بكينوا بخلقي بلين كاكا جيان برو تاول الإمام بخاري كأم حفظي هبو أم ماهيريتا أم زكاوتا تاوك لجرأته وغيرة إمام أحمد بك تاول لعدالته عمر بك تاول لا احتفاظ بالسنة إمام الزهري بك أما أنا همي بيمان ألين شي ما بي ألين إما أمزانا يعني كوامردون بباشترين شيوا بخلقي بناسين بسن سيران بخوينوا أشور ده هيقونا چون مؤلفات كانيان بناسين نسينا كانيان بخلقي بناسين أو رحلة سفراني كرديانا بو طالب علم أم جهدين للريانة حتى بيشان أو بربساني توشيان بو أمانة همي واقع أم كسانا أم خلق عامة يمتك بقريتو استئما لم سردمي غربة إسلام ده بتن شتيق إما أتوانين باشتين نمونا كاك أحمد جان عمر كري عبد العزيز باش في خوارج و كومالي كودرزوني دولة أموي ويتر أم كومالي فتناي كوا دروز بو دعي سردمي إمامي علي وشري جمال ويتر كومالي أنه يعني كوا هو نخاي قول لهميان رازيته لهميان خوش بيتو الفيردوس لهميان بيكو كوكاتو بهرفو إن شاء الله تعالى بلام أما اللي مهمة أويا إما تماشي جهدي عمر كوري عبد العزيز بكي
لە ماوەی 2 ساڵدا هانی قەسمچی ئەمانە بیری خەڵکی بێنینەوە لەم سەردەمی غوربەتەدا لە ماوەی 2 ساڵدا توانی خەلافەت بێنێتەوە سەر ئەسڵەکەی خۆی هەتاوەکو ئەو مەقولە مەشهوورەی کەوا لێی واریدا بڕۆن گەنم و دانەوێڵە لەسەر چیاکان ڕووکەن با نەڵێن گیاندارێک لەسەر دەمیان لە زەمی ئەمی عوسمان ئیمامی عنی عومەر عەبدولعەزیزدا برسیە ئەمە چیمان پێ ئەڵێ ئەمانە ئەبێتە هێز توانە لە خۆتەوە حەز بە عیزەتەکەی ئەم گەڕانەوەی عیزەتە ئەم گەڕانەوەی فەهمە وا لێ ئەکا چی بکەی وا لێ ئەکا تۆ ئەم غوربەتەی کەوا ئێستا هەیە لە موسڵمان هەیەتی پێ بڵێ غوربەتێکیشە بۆ لەو کات سەردەمی ئیمامی ئەحمەدی کوڕی حەمبەل غوربەتی کۆتایی ژیانی ئیمامی بوخاری لە سزن وفاتکردنی ئیبن تەیمیە ئیمامی ئیبن عەقیل ئیمامی سویوطی ئەو هەموو مؤلەفاتە زۆرە ئیمامی نەوەوی لەو تەمەنە ئەو جوود و تێکۆشانە ئەو تەمەنەکەمە ئەم بەرەکەتە زۆرە ئەمانە چیمان پێ ئەڵێن کاک ئەحمەد هەمووی پێمان ئەڵێن فەزڵ و گەورەی و شەهامەتی ئەم پیاوانە بە خەڵکی بناسێنین بۆی بڵێن ڕۆژانێک هەبووە ئەم ئیسلامە وا بووە ئەم دینە وا گەیشتووە تاڵیبی عیلم پێویستە ئەمە بزانێ ئەمە بۆچی گرنگە تاڵیبی عیلمەوە بزانێ ئێستا کابرا سەردەمی غوربەتە عەولە مەزاڵ بوو بەسەریا بۆ منە ئەو خەڵکی سوید و موسڵمانانی سوید هەموویان پەرێشانن بەهۆی ئەوەی کە منداڵیان ئەبرێ لەلایەکی تر خەڵک مەشغوڵەکرێ بە هۆی شوزوزی جنسیەوە لەلایەکی تر بە غوربەتەوە لەلایەکی تر بە سەکتەی ئابووریەوە ئیتر ئەمانە هەمووی بەڵام گرنگ ئەوەیە هەروەکو ئیبراهیم فەرمێت تۆ ئەم ڕێگایە بگریت و ئەم هەموو جێژاوە داوەکو ئەحمەد سەیدی جوعە فەرمی وەڵڵاهو عەلەیهی ئەویە ناو ئەو هەموو جێژاون ئەو هەموو سەکتە و داڕ و خانەدا تۆ لە پرۆژەیەکدا بیت کەوا لە کۆتاییدا بەرهەمەکەی لێ بخۆی پاش چەندین ساڵ ئامانجەکەت بێتە دی گرنگ نییە ئێستا خەڵکانێکی کەمن گرنگ ئەوەیە لە کۆتاییدا زۆرە بن و ئەم نەسڕەتەی کەوا چاوەڕێ لەسەر دەستی تۆ و من و ئەو دابێت ئەبێ ئەمە بەبیری تاڵب العیلمدا بدرێتەوە ئیتر ئەمە ئەبێ ئەمە یەکێکە لە شتەکان وا لە کۆتاییدا دەبێت ئیعتیزار ئەوشمان باس کرد ئیعتیزار بۆ خەتە و هەڵەکانیان بهێنینەوە هەتاوەکو ئەم ڕێز و قودرەت و شکۆی لە نێوان زانایان هەبووە بمینێ و لە بیر نەکرێت و هەر بەردەوام بێ ئەمە پوختەیەک بوو لەوەی کەوا ئێمە لەگە مردووی زانان ئەبێ ڕەچاوی بکەین پێویستە چی بڵێن چی بکەین بەرامبەر ئەم شتە مهمانە ئێستا ئەچینە سەر ئەو خاڵەی کەوا هەرە گرینگە و ئێستا پێویستە تاڵب العیلم زۆر سەری بوەستێ پێش ئەوەی ئێمە بچینە سەر پەیژەکانی گەیشتن بە زانست و ئەو ڕێگریانەی کەوا لە کاتی پەیداکردن و دەستخستنی زانستە دێتە پێشەوە بزانین باسمان کرد خاڵی یەکەمیان دێنە سەر خاڵی دومیان چییە ئاداب لەگەڵ ئەو زانایانی کەوا لە ژیاندا چۆن لەگەڵیان بژین و چۆن ژیانیان لەگەڵدا بکەین ئەمە یەکێکە لە هەرە گرنگترین بابەتەکان کە ئەحمەدی بەر ئێستا ئێمە گەیشتینە و خاڵە کەوا ئەبێ ئێمە ئەوەل لەبەر تاو بگرین وەرمە فڵان زانایی ئێستا لە ژیاندایە ئیمامێکە موجتەهیدە ڕاستە دەکرێت لە کۆمەڵێ بابەتی فەرعی لە مەسائیلی فقیاتە لە کۆمەڵێک بابەتە هەڵەی هەبێ نەپێکانی هەبێ وەکو دەڵێ سستێکی تێدا بێ لە بابەتێک لە بابەتەکاندا بەڵام ئەمە ومانای ئەمە ناگەێنێ ئێمە بین ئەم زانایە لەم هایبەتەکەمەی بکەوێنین
هەروەکو شێخ ئیسلام ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە کتابە هەرە نایابەکەیدا رفع الملام عن أئمة الأعلام كوا باز ئەوە دەکات وقرر عن أمتي ئێمە دێر ئیقرار بۆ ئەکات ڕەحمەتی خوای گەورە لە هەمویان بێزانانی پێشتر کەوا دێن ئێمە ناکرێت بین بچین ئەو هەڵە و نەپێکان یان ئەو هەڵە زەخانەی کەوا کۆمەڵێ دەزانان ئێستا هەیەە بچین ئێمە بیهێنین چۆن خاڵەکەی تر عەفوەن باسمان کرد کەوا ئێمە دەبێت بەرامبەر زانایانی مردوو ئەو هابین بەڕێزی بەڵام ئەمە گرنگترە ئەم زانایانی ئەژین ئەچین لە هەیبەتیان دەین بیان شکێنین بۆ ئەوەی کەوا خەڵکی جوان لێ نەگرێ داعوەکەی نەشکێنین هەیبەت و سوقلە و جەماوەرەی کەوا کۆمەڵی خەڵکی بە دەورێ پاراستونی لە هەڵە و نشوستی و ڕێکخراپ و ڕێگای نادروست ئێمە نین ئەم ڕێگای لێ قەتەکەین بین بەهۆی کۆمەڵی ئەختایی دیاریکراوەوە بین تەشهیریان پێ بکەین و بەڵام ئێمە ڕێگریمان لێ نەکراوەی ئیبن تەیمیە ئەفەرمێ مەنعمان لێ نەکراوەکەوە بین ئەم خەتەئانە ڕوون بکەینەوە بەڵام دەبێ ئەم خەتەئانە بۆ نمونە ئەم زانایە بە فڵان شێواز هەڵێکی کردووە ئەم شێوازە بەم شێوازە و ڕاست و ڕەوانەکە ئەمەیە بەڵام ئەگەر زانایەک لە ژیاندابی بە پێی قەولی ابن تەیمیە بە کۆمەڵێک ڕێساوی یاسا دەتوانێت هەڵەکەی لە بۆ چاک بەڵێ ئینشاڵڵا ئەمە لە دواتردا بە تەفاسیل سنجێ بەڵام جارێ وەکو دەڵێ دەرگایەک یان مەدخەلێک بۆ ئەم خاڵە ئەوەیە ئێمە بە هەڵە بچووکەکان کەسە گەورەکان ژێر نەخەین بەهۆی هەڵە بچووکەکان زانست و داعوە و بانگەوازە گەورەخەیان وەلا نەنێ لە پێش چاوی خەڵکی پیس نەکەین لە پێش چاوی خەڵکی سوگ نەکەین وا نەکەین بەهۆی لێدانی ئەوان و شەتم و ڕەدی ئەوانەوە ڕکێوی ڤیو خۆمان بەرزکەینەوە بۆ ئەوەی ڤیوی ئەوان نزم بێتەوە ئەمە هەمووی کۆمەڵە وشەیەکە کەوا وا ئەکان ئێمە ئەو کەسانی کەوا ڕقلە دڵن یان بوغجێکان هەیە بەرامبەر کۆمەڵەزانە ئێستا لە ژیاندان یان کەسێکە کەوا لە ئاسی زانستی لە ڕێگای دەڵەبەوە لە ڕێ ئەودا ئێمە دەبێت ئەمسان ڕەچاو بکرێت و هەمووی تێیدا بە باشترین شێواز چاو بکەین یەک ئێمە کۆمەڵە شتێکمان هەیە دەبێتەوە بیزانین ئەو شتێکەوە دەبێت بیزانین یەکەمیان ئەوەیە ئەبێ ئێمە چی بکەین زۆر موسیر بین لەسەر بەردەوام بوون ئامادەبوون و حەریز بین لەسەر وانەکانمان تاو خاڵانە کە گوتت دەبێت بیزانین بەرامبەر ئەو مامۆستا زوندوێ کە دەچی لەلای دەرسی دەخوێنی چەند خاڵێک بەڵێ ئینجا ئەم خاڵانە حەق ئەحمەد ئەگەر سەر ئێستا ئەم خاڵەی یەکەم کە تازە تشم کردەستنی ئامادەبوون لەوانەکان لە یەکێک لەو نمونانە زۆر مهمە بیری خۆم و جەنابەت و بینەرانی سەرانشی ئەخەینەوە ئەوەیەکەوە ئیبن عەباس ڕەضا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت کاتێک ئەڕۆژ بۆ لای زەیدی کوڕە دەرس بخوێن ئەڵێ لە پێش دەرگەی ماڵیان ئەخەوت و حتا وەکو کوڕۆژ هەڵدەهات ئەڵێ کاتێکی ئەمە چی بۆ نمونە قەزدەکەمان لێرە ئەوەیە ئیبن عەباس ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ لەسەر پارچەیەک لە پێش ماڵی ئەوان ئەخەوت لەسەر پشتیە کەوا بۆ نمونە حتا وەکو وەختی سەحەری بەسەردا دەهات حتا وەکو بۆ نمونە خوای گەورە یان ڕووناکایی و ئەو بەیاضی سەر شەودا دەهات ئەوە دەبوو بۆچی ئەمە بۆ ئەوەی کەوا شاهێد بێ
بەسەر ئەوەی کەەوە ئەمە ڕازگۆیە لە پایاکردن و ڕەغبەت بوون و حەز لێبوونی زانست و زانیاری ئەگەر بین تێڕا بمێنین ئەمە گرنگێکی زۆری تێدایە. ئەوەی کەەوە ئیبن عەباس ڕەضا و ڕەحمەتی خوای گەورە لە خۆی و باوکی لێبێ بەوە تەنها بەوە ڕازی نەبوو لە کاتی وانەکەیە لە خزمەت مامۆستاکە ئامادەبێت بەڵکو دەویست لە کاتی ڕێیەکەشە کاتێک مامۆستا دێت لە مەجلیسەکە حازر ئەبێت یان لەگەڕانەوەی بۆ ماڵ و بۆ ناوماڵی خۆی لە ڕێگەکانیشدا سوودی لێوەربگرێ بۆیە لە پێش دەرگەی ماڵی ئیمامی زەیدە ئەخەوت یان ئەنووست هەتا وەکو ئیمامی زەید دەرس و دەرە و زگی پێ ئەستا و لە ڕێگاشەوە زانست و زانیاری فێر ئەکرد. ئاماژەت بۆ خاڵی کرد بەسەرهاتنیەوەی ابن عەباس و زەید کوڕ ثابت ماشاءڵڵا لێبی نمونەکەیت کەشت هەرە سەر ئەو دوێ بوو دەکرێت وەکو پێشەوایەکە مشابکردن لە بوو مامۆستا و فێرخواست حتمما ئەمە یەکێکە لەم هەرە نمونە بەرزانەی کەوا هەیە یان یەکێک لۆ نمونانەی تر کەوا زۆر مهمە هەک ئەحمەد ئیمامی ئیبن عەباس و ئیمامی ئەبوو هورەیرە هەردووکیان تەڵەبەی هەردووکیان سەحابینە وایان نە بەڵام هەردووکیان تەڵەبەی تابعی بوونە ئەویشەیە کەعبی ئەحبارە هەردووکیان تەڵەبەی ئەوە بوونە عنی کوێ بوونە کەعبی ئەحبار بوونە کەوا تابعی بووە بۆ لەبەرەوەی زانا بووە بە وەکو واردە کەعبی ئەحبار زانا بووە بە کتوبە سەماویەکان بەتایبەت نەساڕاکەوە زانستێکیان کە تەورات و ئەمانەیە زۆر ماهیر بووە خوای گەورە ئەمێ ڕازی بێ قەزمان لێرە ئەمەیە و دیسان باسی ئەو ئەکەینەوە ها کە کاتێک بۆ نمونە ئیمامی زەیدی کوڕی ثابت سواری ئەو ئاژەڵە ئەبووکەوە پێی سەفەری ئەکرد ئەو دابەیەکەی خۆی چی ئەکرد ئیبن عەباس دەستی ئەگرت بەر ڕەشمەی کوڵاخەکەەوە هەتا وەکو ئیمام پێ فەرموو ئایا تو ئەم کارە ئەکەی کە لە کاتێکدا کەوا تۆ کوڕی مامی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم ئیبن عەباسیش پێ فەرموو نەعەم لەبەر ئەوە من ئەو کارە ئەکەم ئەنتە من ئەهلی العلم بکتاب الله عز وجل لەبەر ئەوەی تۆ زانای بەچی بە کتێبەکەی خوای گەورە ئەمە هەموو پێیان پێ ئەڵێ ئەمە تەنها بۆ ئامادەبوون و ڕێزگرتنێکە لەوەی هەر هەتا وەکو دەڵێن عنی ئەمە لە کاتی خۆیدا چۆن ئێستا وەکو ڕێزێک دەی دەرگا بۆ مامۆستاکەت دەکەیتەوە کاتێکیش زاناکە لە دەمان وڵاغەکە و توژۆک و ڕێزێک ڕەشمەت ئەگرت و وڵاغەکەی بۆ بڕەچش هەتا وەکو فەرموون و لەبەر ئەمەش ئیبن عەباس درێژەی قسەکانیدا فەرمێ وەکانە زەید و ئەوڵێ ئیمامی زەید ئەو کەسە بوو کەواچی کەوا قورئانی نووسیوەتەوە و هەمووی حفظ کردووە و زانا بووە بە حەلال و بە حەرام و بە ناسوخ و بە مەنسوخ بۆیە ئەم ئیبن عەباس ئەبەم شێوازە کو دەڵێ لوقیای کردووە و دائیمەن بەردەوام بوو هەتا وەکو لەو کاتێدا کەوا زەیدی کوڕی ثابت ڕەضا و ڕەحمەتی خوای لە هەمویان بێ دەف نەکرێت ئەنێژرێت ئیمامی ئەبوو هورەیرە ینی دەگرێت و لە قسەیەکی مەشهوریدا ئەفەرمێ ئەڵێ ئەمڕۆکە ئەڵێ خەڵکی کەسێکیان نێشت کەوا زانستێکی زۆری هەبوو بەڵام خوای گەورە کەسێکی لە ئیبن عەباسە کەوا بێتە جێگری
لەم زانست و زانیاریە بۆ لەبەر ئەوەی ئیبن عەباس لەسەر دەستی زەید ئەم بەرەکەتەی وەرگرتووە وەکانە وەسی بووە زۆر حەریص بووە لە ئامادەبوون لە مەجلیسە زانستیەکانی زەیدە ئەگەر ببینی بیری خۆیانە بێنەوە خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای کردووە اللهم علمه اللهم فقهه في الدين وعلمه التأويل خی گەورە يعني پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای بۆ کردووە کەوا ئەم کەسە ئەم ئیبن عەباس بێتە کەسێکی کەوا لە دینەکەی خی گەورە تێبگات و شارەزاشی بکات لە لێکدانەوەی ئاەتەکانی پەروەردگار بەڵام بەوە بوغرا نەبووە بێت بڵێ من پێغەمبەر دوعای بۆ کردوومە نەخێر حەریص بووە لەسەر ئامادەبوون لەوانەکانی زەیدە هەتاوەکو وەفاتی کردووە بۆ زووتیکەشانێک لە بەرامبەر دەرگای ماڵی هاوڵ زەید بەڵێ تێکۆشانە گەیشتە بەڵێ هەروەکو و یان یەکێک لە بابەتەکانی چییە نهێزێک بوون لە عولەما و نزیکبوون لە مەجلیسە عیلمیەکەی و بە شێوازی ڕێز و ئەدەب نواندن دانیشتن لە مەجلیسەکەی ناکرێت ئێمە پێشچاوی زاناکانمان خاڵەکەی تریش تۆڵێک ئاماژەوان پێدا بەڵام لێرە ئاماژەی پێ دەدەین تۆ مامۆستایەک هەیە وەختی مێک بێڕێزیەوە تەعاملی لەگەڵدا بکەیت مڕاعاتی ئەدەبی لەگەڵانەکەی هیچ بەردە و سوترەیەک نەبێ بەرامبەری بێ ئەوەی خۆی دەرگای بۆت کرد بێتەوە کەوا مەڵێ بابەتی تەنز ئامێزی ئەم شتانە بکەیتەوە خۆت دەست پێ بکەیت و سەنگی خۆت کەم بکەیتەوە و ئاست نزمی خۆت بەیان بکەیت و دووەمیش کاتێک لە مەجلیسەکەی ئامادە ئەبی خۆتە خافلێنی بە بابەتی تر خۆتە خافلێنی بە کۆمەڵێ شتی تر ینی لەو بابەتانێکەوە بۆ دوژێڕمەوە کاک ئەحمەدی بەڕێز بڵێن ئیمامی دارالقوتنی ئیمامێکی گەورەیە کە کتێبێکی بەناوی عیلەل ئەوە مەشهورە کتێبێکی زۆر نازدارە نزیکی 11 مجەلەدە کتێبێکی زۆر سنەنیشی هەیە واتە هات ئازانستی فەرموودەدا کابراایکی زۆر ئەڵێن لە مەجلیسێک لە خوار خوارەوە دانیشت زەمن ئەمە ئەهێنمەوە ئەم بابەتە مەبەستێکم لێوەی هەیە دانیشت بوو بۆ مامۆستاکە حەدیثی خوێندەوە ئەویش لەسەر خۆڵ حەدیثەکەی نووسی و حەدیثەکە تەواوڕێک دەستی بەسەرا دەهێنا و سڕێەوە فەرێکیش لە تەنیشتیەوە بوو ئەمە بە سوکایەتی تێگەیشت قسە دروست بوو بۆ نووسی ئەو هارە و من هەموو لە بەرە وەڵایتەوە وەڵحاستی مامۆستا جۆی لێ بوو ئەمە چییە ئەم شتانە تر خلاصەی کەلام گوتی من ئەوی هەمووی نووسیوە منیش ئەمەسە خۆڵ نووسیوە بە ئەو بیخوێنێتەوە بزانێ هەڵێتی ئەکات و منیش لەبەر ئەیڵێم ئەو هەموو فەرموودێ چەند فەرموودێ نسبەکەم لەبیر نەماوە چەندە هەمووی ئەڵێم لەبەر بە ئەویش بخوێنێتەوە ئەگەر ڕەشم کردە حەدیثەکەم زۆر ڕەشم کردێتەوە لەبەر ئەوەی حتممە لەبەرچین نەبوون و نەدار بووە لە خوار خوارەوە دانیشتۆ مناڵیش بووە ئەی تەمەنێکی کەمی هەبووە و چووە سەماعی فەرموودەی کردووە ئەمە هەمووی پێمان ئەڵێ چی ئەمە هەمووی پێمان ئەڵێ ئەمە کابرایە ئەمە هەمووی کۆمەڵی ئەدەب و ئاکارە بۆ نەچی ئەڵێ یاڵە ئەیڵێت تەمەشاک ئەو کابرایە نەخی تێکەوێت ئەستا خوێنەوەکەکەەوە خۆشی نووسیوێتەوە ئەو بێ ڕاوەستان بێت تەڵقە هەمیاڵێ بەڵام ئستا لە کاتی خۆیدا کاک ئەحمەد ئەو کەسانێکەوە لە پشتەوەی مەجلیسەکان بوون یان نەبوون وەکو ئیمامی دارالقوتنی و توانایەکی زۆر هەبوو دواتر ئیمامەکە دەنێت وەرە تۆزت ئێرێ لای منەوە دابنیشە زانی ئەو ئاستی هەیە
بەڵام ئێستا ئەو کەسانی لە پشتەوە دادەنیشن لە مەجلیسە زانستەکاندا خەریکی چینە؟ مۆبایل، قسە، فەڵۆکێ، خۆمەژوڵکردن بە شتی ترەوە، بابەتی تراوە، بابەتی تەنز ئامێزی، تێکدانی وانەکە، وەکو دەڵێ تانەدان لە مامۆستاکە، ئەمانە هەمووی یەکێکە لە هەرە کێشە گەورەکان. ئەمانە هەمووی پێماڵی ئێمە چۆن ئاداب لە مامۆستاکە لە مامۆستایانی خۆممان بگرینکەوە، چۆن ئێمە چۆن بەردەوامین لەسەر دەرس، هەر وەکو یەکێک ڕێزگرتنی ئەم مامۆستایانە، ینی بەرامبەر یەکتری لە نێوان مامۆستا و قوتابیە. ئیمامی سەوری لە باوکیەوە ئەژێڕێتەوە کەەوە ئەویش جۆی لە ئەبەوائیل بووە کەوا پرسیاری لێکراوە ئایا تۆ گەورەتری یان ڕەبیع کوڕی خەثیم؟ ئەویش لە وەڵامدا ئەفەرموێ ئەنا ئەکبەڕ منه سنا، من بەتەمەن لەوی گەورەترم، وهو ئەکبەڕ منی عەقڵەن، بەڵام ئەو لە عەقڵ و هیزر و دانایی لە من گەورەترە. و ئیمامی بۆ نمونە کاتێک ئیمامی بوخاری عەفوەن کاتێک بۆ نمونە ئەو بوومانە جێڕێتەوە سیڕەم عەلەمی نوبەلادا کەوا حاشدی کوڕی ئیسماعیل هەیە کە ئەڵێ کاتێک ئێمە لە بەسڕە بووین گوێمان لێ بووکەوە محەممەد کوڕی ئیسماعیل کە ئیمامی بوخاریە دێت بووە بەسڕە، ئەڵێ کاتێک گەیشت گوێمان لێ بووتیان کاکە ژیان قالب وتیان کاکە ئەمڕۆکە سەیید الفوقەها هاتە نێو شارەکە ئەمانەوە، حەزم چییە؟ ڕێز و احترامی زانایانیان گرتووە لە کاتی مان و لە کاتی ژیانیاندا. یەکێک لە هەر ئەدەبە جوانەکان کە ئیمامی موسلیم ڕەچاوی کردووە دەربارەی ئەم بابەتە، ئەڵێ ئەوەل بە هەمان شێوە ڕای ئەعلام النوبەلادا ئیمامی ذەهەبی بۆمانە گێڕێتەوە کەوا فەرمێ ئیمامی موسلیمی کوڕی حەجاج کەوا ئیمامی موسلیم صاحبی کتێبە سەحیحەکەی کەوا ئیمامی نەوەوی مەشهوورترین شەرحی بەسەرەوە هەیە، ئەمە صحیح مسلم مەشهورە کەوا قوتابی ئیمامی بوخاریش بووە. ئەڵێ کاتێک ئەڕوا بۆ لە ئیمامی بوخاری ئەڵێ دعني أقبل رجليك يا أستاذ الأستاذين، ئەڵێ ڕێم پێ بدە ئەی مامۆستایان با پێیەکانت ماچ بکەم، زیارەتی پێیەکانت بکەم، ئەی سەید المحەدیثین، و تۆ پاکترین کەسی کەوا فەرمودەت جیاگرێتەوە لە عیلەت و لە خرت و خاڵەکانی. و هەر کاتێک بۆ نمونە ئەمەش یان بۆ نمونە یەکێک لە ئادەبەکانی تر کەوا زانایان بەرامبەر زانایان نواندووە تجای من و تۆ بەرامبەر یەکتری نەینوێنین. ئەڵێ کاتێک عەزی کوڕی عەبدولسەلام ڕەحمەتی خوای لێبێ چوو وڵاتی مسر هەواڵ گەیشت بە شێخی زەکیەدینی مونذری کەوا ئەوە بووە ئەو وەختە موفتی ئەو کاتی مسر بووە، ئەڵێ هەواڵ پێگەیشتووی تر ئەم مەشهورە ئەم قسەی ئەدەب بەرامبەر ئیمامی عەزی کوڕی عەبدولسەلام ئەڵێ ئەو وەختە خۆی فتوای ڕاگرت، مەنعی فتوای کرد لەبەر ئەو بۆ وەفەرمووشی كنا نفتي قبل حضوره، ئەڵێ من پێش ئامادەبوونی تۆ هاتنی تۆ بۆ وڵاتە فتوام ئەدا، بەڵام لە دوای ئامادە بوونی تۆوە منسەبی فتووا تەنها تایبەتە بە تۆ، من بۆ منیە فتووا بدەم لە بوونی لە ئاستی زەنات. ئەمە چیمان پێ ئەمە کۆمەڵی ئەدەب و ئاکارە کەوا زانایان دویانە
بەرامبەر یەکتری ئەمە کۆمەڵێ بابەتە کاک ئەحمەدیان کەمە ئێمە کەوا زانایان هەستیان پێ کردووە لەم ئاستەدا و لەم ینی ژیانی غوربەتەدا ئێمە بین خۆمان زانایانی خۆمان بشکێنین و بێئەدەبیان بەرامبەر بکەین و ئەمە ڕوو ئەدا لە سەرەتای تەڵەبی علمدا بە هۆکاری قسەی هەندێک لە زانایان یان بە هۆکاری ئەوەی تۆ ئاستی علمت تەسکە و بیرت تەسکە و هۆشیارنی ئاگاد لە ئاڕای فکری و فقهی و عەقیدەیی تر نییە تەنها هاو ئاوازی بە یەک لایەنە و لایەنێکت پێ حەقە دەکرێت لایەنێ قەزنان عەقیدەکەی نییە ئەمەیان ئەم دەکرێت لایەنە فقهیەکەدا هەڵەی هەبێ بەرامبەر وڵاتی تو یان بەرامبەر مەملەکەتی تو فتوایەکی دابێت دەکرێت تۆ لە وڵاتێکدای مەزهەب و مەشهور لە وڵاتی تۆیە بابەتێک بێ ئەو لە وڵاتی خۆیدا بابەتێکی داوە خەڵکانێک لێرە هاو ئاوازی بە فتواکە ئەو هەڵەکەن تۆڕژێ خۆتۆ حەماڵ ئەگرێت و قسەی پێ ئەڵێ ئەمە بێ ئەدەبی نواندنە ئەمە ئەوەیەکەوە قیمەی بێ ئەدەبیە بەرامبەر ئەم زانایانە بۆیە بەرامبەر مامۆستایانتان لە حوجرەکانە لە جێیەکانە بە ئەدەب بن ئەدەب قیمەی گەیشتن بە زانستە و یەکێک لە بابەتەکانی تر ئینساتە پێدەنگیە هەروەکو ئەمەی هەروەکو خوای گەورە کاتێک مخاتبەی موسا عەلەیهی سەلام ئەکا لە بۆ نمونە زۆر باز دەکا قیمەی ئەدەب نواندنە بەرامبەر خوای گەورە ئێمە دەبێت بەرامبەر مامۆستایەکانمان هیچ نەبێ ئێمە ئەم ئەدەبە بنوێنین بۆ ئەوەی ئێمە هیچ نەبێ بتوانین العولەما و وەرەثەت الئەنبیا و ئێمە بتوانین ڕێز لە واریسی پێغەمبەر بگرین نەوەک پێغەمبەر بەڵکو پێغەمبەران بگرین هەتا وەک ئێمە ڕێزدار بین خوای گەورە فەرمێ ئینی ئەنا ڕەبوکە فەخلع نعلەیکە ئینەکە بالوادی المقدس طوى وأنا اخترتك فاستمع لما يوحى إنني أنا الله لا إله إلا أنا فاعبدني وأقم الصلاة لذكري الله نعلى كانت دابنه تو لواد يعني لدولي مقدس طواي زيك الله إن زورج جو لو وحي بقرأ إذا أمها مقامك كاك أحمد برز كذا زور ديارو كونو أشكرايا أبي إما كرتشاي بكين زور ئاگادار بین بێدەنگی مامۆستا هەڵە دەکات نابێ یەکسەر بدەقینەوە پێیە بەڵکو بە شێوازی پرسیار وەڵام لە خاڵی دواتردا باسەکەین بە شێوازی پرسیار وەڵام ئەم شتەی ئاراستە بکرێ بەرامبەر ئاراستەکردنەکەی ڕێز بنوێندرێ ئینجا ئێمە چی بکەین بەم شێوازە ئەتوانین زانست لە مامۆستایەوە فێر ببین کەوا لە ژیاندا ماوە ئەڵێ ئێمە بە ئەدەب بین لە کاتی پرسیار و وەڵامدا چۆن ئێمە کاتێک لە کاتی وانەیەکدای ئەمە ئەبێتە سێ زۆرەوە کاک ئەحمەدیان زۆرێک ئێمە هەندێک بابەتمان هەیە عامیە خەڵکی گشتی خەڵکی عامی هەمووی مەشمولە پێی دەکرێت ئەم مامۆستایە ناو خەڵکی عامی ئەم پرسیارە تەڵب بکە یاخود هەڵەیەک بکە یان شتێک یان بۆ منە کۆمەڵێک مەسائل و بابەت هەیە کەوا علمیە پێویستە بە مناقەشاتە ئەمەش تەنها ئەم مەجلیس و ئەم کۆڕ و ئەم بازنێ تایبەتە تەنها بە زانستخوازان وان نەوعێکی تریشمان هەیە کۆمەڵێک مەسائلی محرجمان هەیە بۆ نمونە ئەگەر بێت و ئێمە بێت و بڵای بکەینەوە یان خەڵکی بکەوێتە زارەوە فتنەی لێوە دروست ئەبێ ئەمەش چەند زۆرێک ئێستا باسی ئەەکەین ئەو مەسائلانە چینە بۆ نمونە کۆمەڵی بابەتی بۆم دەست نوێژ و ئەم شتانە کاتە تۆ مامۆستایەک بۆنە لە ئاسی دەست نوێژە ئیتر شتێکەوە عامیە خەڵکی دێت پرسیار لە مامۆستاوەکە دیت مامۆستا لەوێ شێوازی پرسیار بڵێم مامۆستا ئەی
قسەیەکی وا هەیە چیا ئەویش حتمما مامۆستا لە ئاستی علمی خۆی ئەگەر مامۆستاکە خاوەنی خشوع و وەڕع و زوهد و زەهارەتی خۆی بێت لەم بابەتەدا کەمی ئەیگرێت و خشوعی عەکەی بە دەرەکەوێت و ئەینوێنێکەوە ئەم مامۆستا بەڕێزە ئەم قسەیەکە هەڵێ دەدرێن نا ئەمەی تۆ تەواوە بە شێوازی پرسیار تەڕەحکردن و چاکردنی هەڵەکان زۆر گەورەیە واتە بتەوێت بابەتێک ڕاستکەیتەوە لە خزمەتی ینی لە کاتی ئامادەبوونی خەڵکێکی عامیە ئەبێ بە شێوازێکی پرسیار ئامێزی بێ بۆ ئەوەی تو بتوانی بە شێوە باشترین شێواز بیپێکی نەوەک بتەوێت مامۆستاکەت بشکێنی خۆت خەڵک بزانێ ئۆ وەڵڵا ئەم فەقەیە ئەم قوتابیەک لە مامۆستاکە زیرەکترە ئەمە ئەبێتەوە شکانی مامۆستاکەت ئەگەر تۆ مەبەستە شکانی مامۆستاکەت بێ واتە خۆت شکای تۆ پەروەردەی ژێر دەستی ئەوی ئەگە ئەو شکست خواردوو بێ تۆش پەروەردەی دەستی کەسێکی شکست خواردووی ئەمە جۆرێکان جۆرەکە تریکەوە گوتمان مناقەشەت هەڵاگرێ وەنە بابەتێکەکەەوە ڕازیاوازی هەیە لە نێوان زانایان بۆ نمونە بابەتی قونوتە بۆ نمونە هەر بابەتێکی ترەکەوا خیلا اختلافاتی فقهیە ئەم بابەتی اختلافاتی فقهیە دەکرێت لە نێوان خەڵکانێکی زانستخوازە تا توێ بکرێن ناکرێت خلافاتی فقهی بخڕێ بڵێ بۆ نمونە مامۆستا لە ئاسنای دانیشتن لەگەڵ لە مەجلیسێکدا هەموو خەڵکی عەوامن باسی بابەتێکی اختلافی دەکات و ینی بەڵگە بۆ ینی باسی بابەتێک ئەکاتەوە بابەتەکە اختلافی بەڵام مامۆستا کۆمەڵی بەڵگە ئاێتەوە ڕێیەکان بەرزەکاتەوە تۆش ڕێی دوایە و یان گەیشتووی بۆ ئاستەی عیتاب بگریت و هەڵەت تا بکەیتەوە یعنی لە ئاسی زانستدا پێشکەوت و یاخود کاتێک فێرخوازی ئاگان لێبێ ئەم کاتێک دەگەیت ئەم ئاستەی بتوانی بێ بەڵگەکان شەنوکە و بکەیت و لە خزمەت مامۆستایە نابێ بیت بەم شێوازە عامیە و لە پێش چاوی خەڵکی عامیە بیت مامۆستاکەت بشکێنیت و کەمی بکەیتەوە بێ کۆمەڵێ بابەت بخەیتە پێشی کەەوە ئەم بابەتانە اختلافیە دەکرێت مامۆستا هەڵەبێ و دەکرێت تۆش ڕازبی و پێچەوانەکەشی دەکرێت ڕاست بێ بۆیە با خەڵکی عامی تەنها پێویستە بزانێت حەڵال حەرام بیکە مەیکە تەفاسیل بۆ ئەهلی علمە ڕاستە واز بەرسەر هەموو کەسێک خۆی فێری زانست زانیاری بکات بەڵام هەموو کەس بۆی ناڕەخسێت وەک تۆ بێت دراسی اختلافات بکە دەکرێت بزانێت ئەمە باشە ئەم شێوازی دەستنوێ شوشتن ئەم شێوازی نوێشکردنە ڕاستە بەڵام لەوەیەک نەتوانێت بێ بزانێ هەرچی اختلافاتی لە نێوان مەزاهیب و زانایان و مامۆستایان و عولەمایاندا بێ هەمووی کۆکاتەوە و تەتەبوع بکات و لە کۆتاییدا بە ئەنجامێک بگات بەڵکو باشترین شت و ئەمان تەقلیدێکی ڕوون و ئاشکرایە تەقلیدێکی ڕوون و ئاشکرای کوێرانە نا عەفوەن تەقلیدێکی کوێرانەی بێ بەڵگە و نەڕوونە و نەئاشکرایە نا بەڵکو دەبێت تەقلیدێک بێ ڕوون و ئاشکرا بێ کەوا موعتەمەد بێ نەوەکو بابەتێکی شەواز و ناشاز بێ ئەمە واریدە وەک مەسائلێکی ترمان هەیە و محرجە ئەبێتەوە مای فیتنە ئەکاتێک خەڵکی ئەمە بزانێ فیتنە دروستە بێ ناکرێت ناو طڵابی علمیشدا ئەمە تەڕەح بکرێت تۆ بە هەستەکەی مامۆستاکە لە بابەتێکی گەورەدا خلافی هەیە تۆ ئەوێ بچی تاک بە تاک لەگەڵی دانیشی مامۆستاکەت بۆ ئەوەی نەشکەی بەڵکو هەڵەکەی چا بکەیتەوە تو بە چاکردنی ئەم هەڵەیە ببیتە پەیژەیەک بۆ بەرزکردنەوەی ئاستی مامۆستاکەت و ئاستی خۆت نەوەک ببیتە هۆی شکانی پەیژەکان و ڕمانی پەیژەکە هەم خۆت ئەکەویت هەم مامۆستاکەش بەسایی تۆ ئەکەوێ بۆیە پێویستە خۆت مامۆست ئەم بابەتە حەل بکرێت و کۆتایی پێ بهێندرێت و یەکێک لەو بابەتە گەورانەی کەوا هەیە ئێمە پێویستە وانەکان حازر بکرێت کاتێک
ئێستا خزمەتی مامۆستایەک یان زانایەک دانایەک تۆ پێویستە ئەم وانانە هەمویان حازر بکرێ هەمووی بۆنە تکراری بکرێتەوە ئەنی بۆ نمونە ئەوە خاڵی پێنجەم لەو ئادەب ئاکارانێکەوە پێویستە لەگە زانایان دەبین وێنین ئامادەکردنی دەرس ئامادەکردنی دەرس چییە ئەم دەرسە حازر بکرێ ینی بەلایانی کەم بەلایانی کەم لەم ڕۆژەدا تۆ پێویستە جارێک بخوێنیتەوە باسە نمونەیەکدام بۆ بێنمەوەکەوە زانانی پێشوو چۆن وانەکانیان حازر کردووە ئەڵێ ئەبو ئیسحاق شیرازی ئەتە ڕەحمەتوخای لێبێ يعيد الدرس 100 مرة 100 جار وانەکانی دووبارە ئەکردەوە و ئیلتیای هەڕاسی هەیە ئیلتیای هەڕاسی یەکێکە بزانایان يعيد الدرس 70 مرة 70 زەوانەکە دووبارە کردەوە بۆی لێ تێبکات و حازری بکاتەوە بالضبط یان بۆ نمونە ابن ئەبوو بەکری نەیسابووری هەیە ئەڵێ دەرسەکانیان ئەڵێ لە کاتێکداکەوە وانەکەی حازر ئەکرد بۆ ئەوەی حفزی بەخەوت بێ بۆی لای مامۆستا ئەنی نشستی نەبێت شکستی نەبێت ئەم بەسراتێکی زۆر خۆشە ئەڵێ دەرسەکانی دووبارە ئەکردەوە بە ڕۆژانە چەندین جار لە ماڵەکەی خۆیدا بەڵام لە ماڵەکەیدا پیرەمێردێک هەبوو یانێ کەسێکی بەتەمەن هەبوو لە کاتی دووبارەکردنی یان زۆر دووبارە خۆ حازرکردن و دووبارەکردنەوەی وانەکان بۆی حازر بێت و زەبتی بکات و عنی مەزبوط بێت وانەکە ئەڵێ ئەم عەجوزەکە گوتیاکە قد والله حفظت أنا من بابەتەکەم لەبەر کرد ئەوەندە دووبارە کردەوە ئەوش پێی فەرموو عید به ئەڵێ کاکە جان کات دووبارەیەکەوە ئەڵێ وەڵا دووبارەی کردەوە بەڵام گوتی پاش چەند ڕۆژێک وتم ئەی یا عەجوز ئەم دەرسی فڵانە دەرسم بۆ دووبارەکەوە کە ئەوژە لەبەرت کردبوو خۆ من لەبەرم نەکردبوو ئەڵێ من ئوکەڕڕیڕ لئەلا یوسیبەنی ما ئەصابەک ئەڵێ من بۆیە دووبارە مەکردەوە بۆی ئەو شتەی تۆ موسیب بوویتە و گەیشتووە بە تۆ موسیبی من نەبێ واتاچی ئەمە ابن جوزی لا تحث على حفظ العلم باز ئەکات چۆن ئێمە زانست بپارێزین ئیتر بۆ نمونە لەو بەسەراتە لە بۆ من بە دەردەکەی کە کەم دووبارەکردنەوە یاخودێک زارجێ لێبوون دەچیتە زاکری کورتخایەن ماشی کورد لەبیر دەستەوە بەڵامێک لە خاڵە گرنگەکان لە بۆ فێرخواست تەکرارکردنەوەی بابەتەکەی تاکسە زاکری بەڵێ زۆر ئەمەی هێڵدیان بە هەمان شێوە ئەبوو ئیسحاقی شیرازی ئەفەرمێ من هەموو قیاسێک کاتێک قیاسێکم ئەکرد 1000 جار دووبارە مەکرد ئێمە بابەتی قیاسمان هەیە لە ئوسوڵی فقهی ئیسلامیە لە جەماعەتی فقهیدا ئەڵێ 1000 جار دووبارە مەکردەوە ئەگەر بۆ منە کات هەبوایە دەچووم قیاسێکی ترم هێنا و بە هەمان شێوە ئەم کردەوە و هەموو دەرسێکم و هەموو وانەیەکم 1000 جار دووبارە کردەوە ئەڵێ ئەگەر لە هەر بابەتێکەوە بەیتێک هەبوایە ئاماژە بوایەکەوە بۆ ئیستیشادکردنی بابەتێکە لە بابەتی نەحوا بۆ نمونەیەمە بەیتێکمان هەیە ئەڵێ ئەم بەیت ئەم کەلیمە ئیستیشادە بۆ ئەم شتە لێ خوێنێتەوە ئەڵێ کاتێک هەر بەیتێک هەبوایە جێگای ئیستیشاد وایە من هەموو قەسیدەکەم لەبەر ئەکرد بۆچی بۆ ئەم حیفظەی ئەم بەردەوامیەیەکەوە هەیەتی لەسەری بەردەوام بێت و گلەی نەکەوێت ئەمە کۆمەڵ لێرەوەی لەبەر خاتری دێڕێک کە دەبتە بەڵگە هەمووی لەبەر دەکرد بەڵێ ئەبە خاتری دێڕێک هەموو هۆنراوەکەی لەبەر ئەکرد ئینجا لێرە شتێکی ترمان هەیە
ئەڵێ ئەومانەی عەبدوڕەحمانی ئیبن عەتیەمان هەیە کەوا والدی ئیبن عەتیە ئەوەی صاحبی تەفسیر ئەرێ قسەی زۆر جوانەکە دەڵێ وقرأت بخط أصحابنا على ئێمە خوێنمانەوە بە بۆنەدرێت خەت و نووسینی هاوڵانی خۆمان ئەڵێ جۆم لێ بووەکەوە ئەبا بەکری کوڕی ئیبنی عەتیە صحیحی بوخاری حفظ کرد و بۆ ئاشکرا بوو لێی تێگەیشت بە دووبارەکردنەوەی 700,000 بە 700,000 دووبارەکردنەوە تەواو زەبتی کرد ئەموانەی ئەدڵدا دەسپا ئەمە هەمووی کاک ئەحمەدجان ئێمە پێمان ئەڵێ تەحەزیری دەرس ئامادەکردنی دەرس خۆ ئامادەکردن بۆ بابەتەکان ئەمە ئەبێکەوە ئێمە تیکراری بکەینەوە تیکرار بۆیە هەندێک زانانی معاسرە فەرمون هەر بابەتێک لە جڵدا ئەسەسپێ کاتێک 6,000 بۆ 7,000 دووبارە بکەیتەوە ئەم بابەتە هەزاکرێتدا ناڕوات هەر وەختێک بتێ ئەتوانی بەبیری خۆتی بێنیتەوە ئەمەیەکە لە بابەتەکان وە نمونەیەکی تریشت بۆ بێنمەوە کەوا یەکێک لە زانایانە ئەفەرموێ لە تەبوو مەفاخیری نیسابوریە والله أعلم رحمة خوای لێ بێ کەوا ئەفەرموێ الشيء إذا لم يعد 70 مرة لا يستقر وەکو ئەوە بەڵگێک بۆ قسەکەی تازە کردمە هەر شتێکەوە 70,000 دووبارە نەکرێتەوە بەبیری خۆ نێنرێتەوە تیکرار یان تەکرار نەکرێتەوە ناتەسبێت ئەمە هەمووی کۆمەڵە بابەتێکی زۆر زۆر هەستیارە کەوا ئێمە پێویستە ئاگامان لێبێ وە لە هەرە خاڵە میهمەکانکەوا خاڵی کۆتاییە لەم بابەتەدا ئەویش چییە بابەتی التواضع للحق ئێمە شوێن کەوتوی حەق بین ملکەت بین بۆ حەق ئەو مامۆستایە یان ئەوانەی کەوا ئەی خوێنین ئێمە بە دوایە بڕۆین وێڵی بین وەکو ئەڵەی مەجنونانە بە دوایە بکەوین هەتا وەکو ئێمە حەقمان بۆ بێتەوە لە خۆمانەوە دەکرێ قوتابی لە سەرەتای وانەکانیە متەئسیر بێ بە کۆمەڵە کەسانێک بەڵام لە بڕینی کۆمەڵێکی تری تەمەنیە ئاستێک ترێ بێ ئەوکو ئەو قسەیە واریدە و مەشهورە بە لەفزی کۆمەڵێ زانا واریدە بەڵام ئێمە نەدینە پاڵکەسیان ئەوەیەکەوە ئەڵێ زانست چەند حەبل و ئاستێکە حەبلی یەکەمیان پێ دوایە زانایت و کەسی نازانێ حەبلی دووەمیان یان ئاستی دووەمیان پێ دوایە تۆش دەزانیشت و خەڵکی شێت شتەزانێ و ئاستی سێمیان کاتێک دەگەیت بە چڵە پۆپەی زانست ئەوەیە کەوات و ئەو کاتە ئەزانی کەوا هیچ نازانی بۆیە ئێمە دەبێت ئەم تەواضوعە سەبرمان هەبێ هەتا وەکو بگەینە ئاستی سێمیان کەوا ئاستی تەمکینی دڵها کەوا پێمان ئەڵێ ئێمە هیچ نازانی بۆیە ئێمە هیچ نازانین و ئەمانەوێ کۆمەڵە شتێک کەوا زانین و زانستە خۆمانی لێ فێر بکەین بۆی ئێمە دەبێت خۆمان لە ئاستی یەکەم و حەبلی یەکەم و ڕێڕێو یەکەم دەرکەین بچینە ئاستی دووەم لە ئاستی دووەم هەوڵ دەین خۆمان بگەین بە ئاستی سێیەم من ئەم بابەتەم کۆتایی پێهێنا ئینشاءڵڵا هەتاوە بابەتێکی تریان ئەگەر کاک ئەحمەد هیچ پرسیاری نەما بێ من ئیسم نەماوە وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم دەست خۆش مامۆستا محەممەد بەڵێ بەڕێزان ئەوە تەوەری یەکەممان بوو لە بەرنامەی دەنجی چۆن ببین بە زانست خواست ئەو بابەتی کە پێشکەشمان کردن کۆمەڵە گوتەی گەوهەر ئاسا بوو لە بۆ فێرخواست ئەو تا بتوانانی بەو گەوهرانە ئەو قۆناغە بەدیبینی کە لە دوای قۆناغی ئەتەخلێ وەکو پێمان گوتن لە سەرەتاوە قۆناغی خۆپاکردنەوە لە دوای قۆناغی خۆڕازاندنەوە دی ئەو وتانش کۆمەڵک گەوهەر بوو تاکو فێرخواست بتوانانی خۆی پێبرازێنتەوە لە تەوەری یەکەم بوو ئینشاءالله لە داهاتوودا لە تەوەری دووەم سێمش پێتان دەگەینەوە
و داواکارین لە خودای گەورە لە ئێمە و لە ئێوە و لە مامۆستا قازی و لە هەموو مسلمانان و فێرخوازان بە تایبەتی قبول بکات و بتوانین ئەو ئامانجەی خۆمان بەدی بینین یاخود ئەو ئامانجە کە خودای گەورە لە بۆمانی دانای کە بریتە لە پەرستنی خودای گەورە. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.